نەورۆزی 1404 هێمای خۆڕاگری و ناڕەزایەتی بەرامبەر بە کۆماری ئیسلامی. ڕێوڕەسمی نەورۆز و جەژنی بەهار کە هێمای دەستپێکی وەرزێکی نوێیە بەهۆی دژایەتیەکانی ڕژیمێکی ئاینیەوە بەکردەوە بۆتە ئامرازێک بۆ نیشاندانی حوزوری کۆمەڵایەتی و سیاسی. بە درێژایی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە ئێران، نەورۆز تەنها جەژنی نوێبوونەوەی سروشت و تەنها نەریتێکی کولتوری نەبووە، بەڵکو مەیدانێک بووە بۆ خۆڕاگری مەدەنی و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سیاسەتە سەرکوتگەرەکانی ڕژیمی دەسەڵاتدار. ڕێوڕەسمەکانی نەورۆزی ئەم ساڵ سەرەڕای هەوڵەکانی ڕژیم بە مەبەستی کۆنتڕۆڵکردن یان دەست بە سەرداگرتنی هێمایەک بوون بۆ نیشاندانی هێزی بە کۆمەڵ و توانای بەرزی ڕێخستن و ڕێکخراو بوون. یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی نەورۆزی ئەم ساڵ لە کوردستان بریتی بوو لە ئامادەبوونی بەرچاوی ژنان و کچان بەبێ حیجابی ئیسلامی لە ڕێوڕەسمە گشتیەکاندا. لە کاتێکدا کە ڕژیم لەم ساڵانەی دواییدا بە توندکردنەوەی یاساکانی حیجابی زۆرەملێ و بەکارهێنانی تند و تیژی دژی ناڕازیان هەوڵی داوە کە ڕێو شوێنە ئیدیۆلۆژیکەکانی خۆی بسەپێنێت، ژنانی ئازادی خواز لە هەموو شارەکان و زۆربەی گوند و ناوچەکانی کوردستان بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و شادی و سەمای بە کۆمەڵ نەک هەر نەریتەکانی نەورۆزیان زیندوو ڕاگرت، بەڵکو بەکردەوە سەرجەم یاسا و ڕێسا دژە ژنەکانی حکوومەتیان نایەژێر پێ. لە هەندێک لە ڕێوڕەسمەکاندا دروشمی ژن ژیان ئازادی بەرز کرایەوە. بەشدار بووان ڕێوڕەسمە پڕ لە سەما و شادیەکانیان بە بەهاری ئازادی ناوبرد. ئەم ڕێوڕەسمانە و بیرهێنەرەوەی ئاکسیۆنە خەباتکارانە و بوێرانەکانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا و دروشمەکانی جەماوەری بوێر و فداکار بوون. ئاخێزێکی کە هێمای هاوپشتی و هاوخەباتی پتەوی نێوان جەماوەری ئازادی خوازی کوردستان و شارەکانی دیکەی دەرەوەی کوردستان بوو. ئەم شادیە بە کۆمەڵە لەسەر بەستێنی قەیرانە قوڵە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئێران واتایەکی دووڕەهەندی بەخۆیەوە گرت. لەلایەکەوە هەژاری بەربڵاو بێکاری لە ڕاددەبەدەر بە تایبەت لە نێوان گەنجاندا، بێبەشبوونی زۆرینەی خەڵک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی تەندروستی و پەروەردە، هەڵاواردن و نایەکسانی، دەستێوەردانی حکوومەت لە بچووکترین بوارەکانی ژیانی تایبەتی کەسەکان و گەندەڵی بەردەوام، تووڕەیەکی قوڵی لەناو کۆمەڵگادا دروست کردووە. سەما و هەڵپەڕکێی بە کۆمەڵی ژنان و پیاوان لەم چوارچێوەیەدا تەنها شادی نییە، بەڵکو هاوکات هاوارێکە لە دژی سەرکوت و بانگەوازێکیشە بۆ ئازادی. کۆماری ئیسلامی بەرامبەر بە بەڕێوەچوونی جەژنی نەورۆز لە ناوچە جیاوازەکانی کوردستان ڕێوشوێنێکی دووفاقی و دژبەیەکی گرتەبەر. لە هەندێک لە شار و گوندەکان بە ئاشکرا لە دژی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکان دژایەتی و ناڕەزایەتی نیشان نەدا. ئەم قبوڵکردنە ناچاریە لە ڕووی هەڵسەنگاندن و لێکدانەوەی ئەمنیەتیەوە بوو. بۆ نمونە لە شاری سنە کە بەردەوام ناوەندێکی گەرمی خەباتی سیاسی بووە لە دژی کۆماری ئیسلامی، هێزە ئەمنیەکان بە ئامادەبوون و حزوری بەرچاو هەوڵیاندا کە ڕێگری بکەن لە شکەڵگرتنی کۆبوونەوەی بەربڵاو بە جۆرێک کە لەم شارە پڕحەشیمەتەی کوردستاندا ڕێوڕەسمی نەورۆز بە شێوەیەکی گشتی لە چەند خاڵێکی لاوەکیدا سنووردار کرا. لە ورمێ شارێک بە پێک هاتەیەکی ئالۆزی نەتەوەیی و ئاینی لەوانە تورکی ئازەری، کوردەکان، ئەرمەنی، ئاشووری، شیعە و سوننە و مەسیحیەکان ڕژیم هەوڵیدا لەو جیاوازیانە کەڵکی خراپ وەربگرێت. هاوکاتبوونی نەورۆز لەگەڵ ساڵڕۆژی برینداربوونی ئیمامی یەکەمی شیعەکان بیانوویەکیدا بەدەست حکوومەتەوە تاک و بە پڕۆپاگەندەی ئاینی بەشداریکردن لە ڕێوڕەسمەکانی نەورۆزدا وەک ناتەبا لەگەڵ بەها ئیسلامیەکان نیشان بدات. ڕۆحانیەکی شیعەی ئەندامی شۆڕای شاری ورمێ لە وتارەکانی نوێژی هەینیدا بە ئاشکرا تورکە ئازەریەکانی هاندا بۆ بەرەنگاربوونەوە و دژایەتیکردن لەگەڵ جەژنە نائیسلامیەکان. لە ئاکامی ئەم هاندانانەدا ڕۆژێک دوای بەڕێوەچوونی هێمنانەی نەورۆز
لەلایەن کوردەکانەوە لە دەرەوەی شار، کۆمەڵێک لە توندڕەوانی ئاینی و پانتورکیستەکان گۆپاڵ بەدەست و بە دروشمی دژە کورد هاتنە سەر شەقامەکان. دروشمگەلێکی وەک تەورێز، ورمێ، باکۆ، ئانکارا پەیوەندیتان پیرۆز بێت، نەکەر نیشانەی هاو ئاراستەیی ئەم گروپانە لەگەڵ سیاسەتەکانی تورکیە و ئازەربایجان بوو، بەڵکو کاردانەوەی توندی نەتەوە پەرستانی ئێرانیشتی بە دوای خۆی داهێنا. ڕۆژنامەکانی نزیک لەلایەنە ئەمنیەکان لە تاران ئەم ڕووداوانەیان بە جیاخوازی ناوبرد و داوای دەستێوەردانی تونتری دەوڵەتی ناوەندیان کرد. ئەم سناریۆیە بەڕوونی نیشانیدا کە ڕژیم لە پێناو پاراستنی دەسەڵاتەکەیدا ئامادەیە ئاگری ناکۆکی و گرژیە نەتەوەیی و ئاینیەکان خۆشتر بکات، تەنانەت ئەگەر ئەم کارە ئاسایشی ناوخۆش بخاتە مەترسیەوە. سەرەڕای هەمووی ئەمانە دەبێت لەسەر ئەم ڕاستیە جەخت بکەینەوە کە زۆرینەی خەڵکی ورمێ و زۆرینەی ڕەهای خەڵکی تورک نەک هەر لەگەڵ ئەم جۆرە هاندانانە هاوکاریان نەکردووە و نایکەن، بەڵکو بە پێچەوانەوە نەفرەت و بێزاری خۆیان لە دژی دەردەبڕن. لە بیرمانە کە لە تەورێز و هەر لەم شارەی ورمێدا خەڵک دروشمیان دەدا ئازەربایجان وشیارە و پەناگای کوردستانە، یان لە کوردستانەوە تا تەورێز سەبرمان بووە لێوڕێژ و لە کوردستانەوە تا تاران ستەم لە دژی ژنان. خاڵی سەرەکی لە بەڕێوەچوونی نەورۆزی ئەمساڵ لە کوردستان بریتی بوو لە ئاستی بەرزی خۆڕێخستنی جەماوەر. سەرەڕای کۆسپ و ئاڵنگاریە ئەمنیەکان و گوشارەکانی حکوومەت، چالاکوانانی مەدەنی و گروپە پێشڕەوەکان لە کوردستان توانیان بە کەڵک وەرگرتن لە تۆڕە خۆجێیەکان و پەیوەندیە بەربڵاوەکان ڕێوڕسمەکان لە دایان شوێندا هەماهەنگ بکەن. ئەم سەرکەوتنە نیشانەی بوونی ئەو پێک هاتە کۆمەڵایەتی و سیاسیانەیە کە بەدەر لە کۆنتڕۆڵی حکوومەت کار دەکەن. ئەم توانایی و پتانسێلە بە تایبەت لە هەلومەرجی ئێستای ئێراندا کە ڕژیم لەگەڵ تونترین قەیرانەکانی سەردەمی دەسەڵاتدارەتی خۆیدا بەرەوڕوە، دەتوانێت ببێتە فاکتەرێکی یەکلایی کەرەوە و شوێندانەر لە گۆڕانکاریەکانی داهاتوودا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 1000 هاوڵاتی کورد لەلایەن دامەزراوە ئەمنیەکانەوە بانکهێشت و لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە و لانی کەم 41 کەس لەوانە 6 منداڵ دەست بەسەر کراون. ئەم دەستگیرکردانە لە شارەکانی ورمێ، شنۆ، سەردەشت، سەقز، مەریوان، سنا، پیرانشار و کرماشان بەڕێوە چووە. لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران ئیمامانی جومعە و بانگخوازانی ئاینی هەوڵیاندا کە بە بیانووی مانگی ڕەمەزان و ڕۆژی برینداربوونی عەلی کوڕی ئەبوو تالیب بەرگری بکەن لە بەشداریکردنی خەڵک لە ڕێوڕسمەکانی نەورۆزدا. بەڵام سەرەڕای ئەم گوشارانە ڕێوڕسمەکانی نەورۆز لە شارە گەورەکانی ئێران لەوانە تاران و شیراز و مەشهەد بە بەشداری جەماوەرێکی زۆر بەڕێوە چوون. لە هەندێک حاڵەتدا لەوانە لە تاران و ئیسفەهان ڕژیم بە بەڕێوەبردنی نمایشی پڕزەرق و بەرق هەوڵیدا کە بەڕێوەچوونی ڕێوڕسمە نەورۆزیەکانی خەڵک بخاتە ژێر کاریگەری خۆیەوە. ڕەفتار و هەڵس و کەوتە نەگونجا و دژبەیەکەکانی ڕژیم لەم بارێشەوە نیشانەی بە بنبەستکێشتنی بەها ئیسلامیەکانە لە کۆمەڵگای ئێران لە بەرامبەر کولتور و نەریتە پێشکەوتووەکاندا.